پێی دەڵێن کاکە یا خوشتی بەڕێزم ئێرە بەشی خێرخوازیە ئەو پارەیە هیچ جیرفانی ئەو سێ کەسەمان نییە لەوەی مرتاح بێتن هی ئێمە نیە و ئەو خێرخوازەش کە پارەی تەسلیمی ئێمە کردیا ئەتو ناناسیتن هیچ ئەحرازێک نییە حتا زۆر زەرپیان دەرم بە زمانی هەولێری خۆمان دەرم ئێرە لە ماری براد لە پێشترا لە ماڵی براد لە پێشترا لەوانەیە بچی داوا لە برایەکەت بکەی ئەحرازێکی تێدابی بەڵام ئێرە هیچ ئەحرازی تێدا نیە ئەوە خاڵی یەکەم دوایە شێوازی پرسیارکردنەکەمان بۆ پەڕی ڕێزەوە نەخۆش دێتە ژۆرەی هەردەستم تۆقەی لەگەڵ دەکەم زاروێ کە ئافرەت بیتن ئەو قشکە بە ڕێزانە فەرمودادەجیان پێشوازەکی گەرم لەوەی ئەو کەساش کەرامەتی شعوری بریندار نەبیتن چکە ئیمە میوانخان باوەڕ بکە کەرامەتی ئینسانەکەی شکۆی ئینسانەکەی زۆر زۆر گەورەتر پیرۆسترا لەو بڕەپارەیە کە یارمەتی دەدرێت ئەگەر 10 ملیۆن یارمەتی بدرێت ناکاتە ئەوەی کە خوا نەخواستا یەک تۆس هەست بە شکانەوە بکە لێە ئەمە الحەمدوللا فەزلی خوای گەورەیە ئەو کەسانی کە دێنە لای ئێمە ئەو پڕی ڕێزیان دەگرن و ئەو پڕی بە دڵخۆشیەوە بەڕیان دەکەن دەشڵۆن دڵیان خۆشە چونکە بەڕاستی هەست بە مرتاحیەکی دەکەن میهرەبانی دڵسۆزی و لێزانی